ئەمن ئەگە دەست بەشتەی بکەم شتێکی ئاسایی ناکەم ئەتو یەک بەخۆت حەز لێ نییە بێ ئێرە سیارەی خۆ ڕاگری بێ سەری خۆشساکەی لە هەردوو لە یەک کاتدا ئەتوو سیارەکەت خامێ بنەوە کە دێ ئێرە سێرویسەکانی مە زۆر باشن دێ لێرە هەلاقەکە VIPە هەلاقێکی گچکەی یەک کورسیە یعنی کەس بێزارت ناکە نە دەنگی مجەفە و تەلەفۆنی وەکو هەلاقەکانی دیکە لەولای دێ بە ئیسراحەت لێرە دادنیشی قاوەکی دەخۆیەوە هەلاقەکەمان کوردی باکوورە 21 ساڵ خزمەتی هەلاقی هەیە کە زۆریش بەتوانایە لێرە تەنها پرچی ناچینتەوە یعنی هەموو شتەشی دەکە هەر شتێک تایبەت بی بە قژ و بە دەم و چاو و بە ڕیش و یعنی ئەوە زۆر جار کە پۆستمان ئەو ماوەی کردیە خەڵک گلەی دەکە دەڵێ وڵای لەوانەیە هەلاقەکان هەر ئەوە هینابی کاکە هەلاقیمە ئەمن هەموو جار هەر شتەشی دەکەم بە تەحەدایەوە قسەی دەکەم ئەگەر هەلاقیمە زیرەک نەبوو وەرێ لە سەری خۆچاکە بەدڵت نەبکاکەم لەگەر تو سەری خۆم سفر دەکەم یعنی ئەو هەندەیە پێت بڵێم ئەمە وەکو نرخی ئاسایی هەلاقەکانی تری ناو بازاڕی ئیش دەکەن یعنی نرخەتی زۆر ئاسایی لە بینی 15 بۆ 25 یعنی شتێکی زۆر نۆرمال و لێرە زیاتر ئەو فەرمانەیە مەعداوی کە قاوەت لە بۆ دێ چات لە بۆ دێ مەعدای ئەو هەموو شتەش مەساجەشی پرچت لە بۆ دەکرێت دەموچاوت لە بۆ دەکرێت یعنی هەموو شتەکان لێرە لە بۆ دەکرێت یعنی خەدەماتی کاملەیە